بۆ هەشتمین جارە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین گردەبنەوە لە بەردەم زانکۆی ڕاپەڕینەوە هەشتمین جارە طبعاً ئێمە لەم ڕۆژاندا موچەی مانگی سێمان وەرگرت دوای فشار و زەختێکی زۆری میدیایی و چەندین گربوونەوە بەڵام ئێمە دەمانێت ئەو بسەلمێنین کە تەنها بۆ موچە نایەن کێشەکانی زانکۆ و پەیمانگاکان کێشەکانی خوێنی باڵا زۆر لەوە زیاترێکە تەنها بۆ موچەیەک بێ ئێمە داوا دەکەین کە ئەو ڕۆکە گربوونەوە داوا دەکەین کە شایستە دارایەکانی هەموو چنی توێژەکانی تر بێت چونکە لە زانکۆ تەنها ئەو کەسانە داوام ناکەن کە میلاکن کۆمەڵە کەسێکە هەن کە خاوەن بڕوانامەی بەرزن بەڵام دانەمەزراون لە حکومەت دانەمەزراون ئەوانە دێنکار دەکەن لە زانکۆ تەنانەت هەیەە بە ماوەی 1 ساڵ پارەی پێ نەدراوە چەندین کەسی تروانە بێژە لە ئێواران پارەی پێ نەدراوە هەروەها زانکۆکان بەهۆی کەمبوونەوەی نسرە و قەیرانی دارایی توش چەندین کێشەی دارایی بوون کە لە بینای زانکۆکان چەندین پێداویستی هەیە زانکۆکان ناتوانن ئەو پێداویستانە پڕ بکەنەوە یاخود خەرجی بکەن لەلایەن تریشەوە ئەمڕۆ ئێمە دەمانێت ئەوە بسەلمێنین کە ئەمڕۆ هاتوین پشگیری لەسەر جەمچینی توێژەکان بکەین کە ئێستا لە قەیران و معانادام تەنها داواکاری ئێمە داواکاری موچە نییە موچەی مانگی سێمان وەرگرتووە بەڵام داواکاری ئێمە داواکاری شکۆیە بۆ زانکۆ گەڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کە تا ئێستا چەند ساڵێکە ڕاوەستاوە بەبێ یاسایی ینی بەپێی یاسا تا ئێستا چەند ساڵە ڕاوەستێنراوە پێویستە بەرز بکرێتەوە پلەکانمان چکە ئەوش مافی خۆمانە پاڵپشتی دەکەین لە ژینگە پارێزان لە موچەی فەرمانبەران و مامۆستایان و ژینگە پارێزان و خوێندکاران و ئەوانەی کە بەڕاستی وانەبێژن و یعنی داوای گەڕانەوەی هەمویان دەکەین مافی هەمویان کەمویان مافی خۆیانە